اللهم صل على محمد. اللهم صل على محمد. اي بارك الله فيك. السلام عليكم ورحمة الله وبركاته. ورحمة الله تعالى وبركاته. يشلا خودش ترازيبت خودش جماعت ترازيبت خودش خيرابن وست يا ربي. يشلا بچنا بحشت بيك با أجمعين يا رب. تسرودك قد عصايتيا پیغمبر سليمان جي يشلا عمد المجلس وانا البحث سليمان حضرتي موسى آخر وقتی امر خودی کری کسی نبزانی حتی چه حشرات گوپالی بخوری حتی بجا بزدیان اجنه بزدیابین چند سال بین هیویه او سرودات گوتی اما پرفکت سر بابت ما شاء الله ما شاء الله انشالله خودش ترازی بود شاعری گوره بخود انشالله خودش ترازی شاعری چی پر معناه شعري بر تواو يعني حقي خوي دايتي براستي يعني اشتكي متكامله براستي عندك شعر عندك بيف عندك ايدي هوزانت خوصات بزحمة انتي قاشنا ونوفت مروف باش قوي خوب دتي بخينت حتى مروف فصوت شتات نوف باباتي داتي بقهد تواو تفاجي يكشوان هون رواية ما شاء الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. كو اللي مده؟ زور جوانا شوازي خوشناوتيا زور جوان وما مستياتي خوش ريز لوي بس مدوي بيدالين البس جديدا وعيش حميدا ومت شهيدا. الله أكبر إن شاء الله. سنة دلقة اشتكي جواند بكسشي براي خود يعني دوستشي نزيكد واشتكي جوان بيبلي البس جديدا اشتي جوان لبركي وعيش حميدا جيانش خوش بيت السر وموت شهيدا. الله جميل يحب الجمال. طبعا. الحمد لله ان شاء الله جوانيا بحشت خود برزق ما. امين يا ربي امين اجمعين. ما قلت ما انا صلاة فكر عليه. پاشیوا چنده خود هست پاشیوا هشته هم کتینات هفتیا دوی شهیوار رمضان پیروز ان شاء الله هم ده دست بکین خود اش همی راضی بد و پیجوی بابتی خو من او بابتی چی زور تایبت باوانش بلین که آگاه لبرنامه نامه هم ببینیم بلین تماشا کن بس پیجوی او دست بکین زور تایبت با شته چی آموزگاری چی کرد توش مشارك بلا سر بابتي زيادة الروي إسراف ادخار ندا ادفخار ندا بطيبتيش هي ورمضان بيروس ويزجها كجلا كباشك وما فيري
هندي بكت كوما بي تي في بتشي ام هندي بخوين ناس سفريت هندك وفي هوصات تجيبن اشكال وانواع وجوريت خورني ورنجت خورني هد داناي بن كابران زاندي تشخوت سفريت هندك واجي شلا خدي بو سهل كت خدي هاري كاري وانا بت هند تشتكي كيميل سر في جهه ما هكا بتدلي خدي يقف كي خلاص كت بلا سفريتوا تندروز بن بس اسراف تدانا بت اف اسرافات تدكي راكا بكهاري كاري بيشكشيب كأفي بيتفي بهي ولا تسرفوا كلوا واشربوا تبارك وتعالى طبعا ولا لقرآني فرميتي كلوا واشربوا يعني ما نعني إنسان مباح نان دخوا بو زي طاقتي خوي بلام كلوا واشربوا ولا تسرفوا أو لا يلبو النهي يعني يزور لحد خوي هم لروي آوش هم لروي خواردن يزور إنسان إسراف نكا شكا إن الله لا يحب المسرفين يعني هتاك أبرا مسلمان يجبي نويش خوي يجبي تنكزور شتك لحد خوي إسرافي كرت لا لو يدرس انا كنت يعني ابي تاش بنيتش جناح شي ابي باباتي خدي حاس كنت ام دروجا كطيبات بودوني كتشو ام خوش اسراف بارزين بس هم افريكا فيديو كتبت شافت ما بحسن كي حتى سر باباتي يعني خدي تعالى وقت امري ما كنت كلوا واشربوا ما دام امره يعني ابو معي عبادات جي حسبه بس اسراف هناك يعني يا الله بسم الله الرحمن الرحيم دو مهوانت جلكت عزيز سميت هين بلا بين ناف استوديو وبشتي هنجي عمدي باباتي خود دست بکین مامستا شمال صباح مامستای آینی ملا شمال ایشالا خودش راضی بید گل ویجی مامستا که عزیز مامستا سلیم عمر سرود بیش وبآخر فنيت خويت خوش قال ما مستجيب وعليكم السلام ورحمة الله وعليكم السلام ورحمة الله وبركاته ما مستسلم دورة تسبة ثماني بي هي خدش ترازي السلام عليكم وعليكم السلام ورحمة الله الله وبركاته نخوشا أوتسيو ديتت ما مستعد خوشا ويز زور ما خوش صلي على نشيان ليرس بدلتو بازار لي ربي يا الله زور خوش على بيبي او دستو پنجاند نرز افاش بور بورجي ما مستصلم نديد بيش برهندجي ام خيرات نكو كرم ما مصطفى من كرم كفيري دوتو بقالك شي وزا ما مصطفى كرم خدش ترز ما مصطفى افقو بولجي بوتا كرمك وعصا دو حكمي الاستوديو اهميه اي بارك الله هايبة ما شاء الله زورت هاي سريشي وتشو حتى ساعات سن يوم دولي بستدري قد ما حكمي بك بس الزن ما نكها نعم بالتأكيد أي بارك الله زور ما مستحي خوب خير بك باسم دوباره رمضان ما بيروس شو خذي قبيلك يا ربي يا اخوة فيروز وجا ازت نوف بينا عذاب وبابتك خوش بجم ازت نوف بينا دو مهوانات عزيز وتقال ما مصطفى دشتي لا تشي بسرود قوتن وقصة خوشكاني ضل ما خوش ذكا لا ما مصطفى شماليش لا يتجهنم الله اكبر نانا صلاة جهنمية بس بابا تكتسيا بابتك قال ما مصطفى شمالي خذي حسكت ام بيغ بابتك قالك هستيارة وقالك مهمة او جي بابتي سحري جادو وهر وصل رقية الشرعي وفيجو سردم السوشيال ميديا ايه كتشاو اف بابتا بريكو السوشيال ميديا جيت نكره وفيجو هم ام داس بيبكين بسم الله الرحمن الرحيم اختي بحث السحري تتكرن اوتوماتيكيا نظام بياده ترسي يعني لا ترسين بس نترسين آية الكرسي الله اكبر اعظم آية في القرآن آية الكرسي اتو كما هيك تهرجره آية الكرسي باجيمان ليبي دي الله بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم إن شاء الله خد اشترى زيوت ما شاء الله
بارك الله فيك اللهم صل على محمد آية الكرسي أعظم آية في القرآن. أبا برجريا كوباشا كو السحر نزيكي مروفينا بد صاحب نزيكي شبه مروفينا بخيني تن مستحيل هيت أزنك تخوني ناك نزيك ناك. أي بارك الله فيك بله. تو ويدانم يعني أنا براملو داني. إن شاء الله خذ اشتراك السلام هذا ما مستشفى شمال يابو من قريده يوصل خوش نواتيه ما خوش نواتيه وبقزادانية. الله أكبر مبارك إن شاء الله. ما مصطفى أبا ما برجريا خود دست بيكب دنگ ما مصطفى ما داشتيب آيات كرسي إن شاء الله خودش راضي بس بس دام بزانين سحر چیه؟ بله. وچاو سحر تذكرن بله. بنای خواهی گوره. صلاة والسلام برجي بس پیغمبری خواهی صلی الله علیه وسلم دعای لکن لو شو پیروز مبارکانی رمضان که خواهی پروردگار دعا و نوێژ روجو صدقه خير وتاكي كرديت لرمضان خواهي پروردگار ليني قبول كا إن شاء الله بيتماي خير وبركة لو خون ولو أمتي إسلامي ولو كردستان بتايبتي إن شاء الله. مسألة السحر أما بيش باسي السحر كين علاقة شي أزلية هي لنوان إنسان وشيطان لو روجيك خواهي پروردگار شيطاني بلعنت كرد ودري كل رحمي خوي ولهرتي نعمة كانها ودابرة كلا أصل داوانبو بلان باش كانني أمري خواهي پروردگار دابرة خواهي پروردگار لنوي آدم وعدي لي ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان. علاقة هي بين إنسان وشيطان علاقة پرستنا علاقة ألوهية خواتي وبنداتي وتأوكسي كعلاقة هي لقل الشيطان بريتيا لا أوكس عبادتي شيطانك بنداتي كردني الشيطان لو كاتو درزبوك خواهي پروردگار شيطاني بلعنت كرد وبيماني لي ورقرتين وفرموي أي بني آدم آية أمن بأيوم نقود كزاري شتر بنداتي لو شيطان نكن لو يبريت سحر بريتيا لبنداتي كردني شيطاني ساحر بخوي وكسي سرداني ساحر شكات أو ببوختيكي أو بابتي آية سحر تيا چون خواهي پروردگار كوملق وسيلي دانا كإنسان لي نزيق بيتوا نويجا روجية زكاة سرفترية حجة عمرية كوملق لتقوس عبادات بو شوازش شيطان كوملك تقوس عبادتي لو بندكاني خوي شوين كوتكاني خوي دانا بو ريغانا كإنسان بيو لشيطان زيوتو داخلي بابتي سحر به لو كسك ايو ببيت الساحر دبي عبادتي الشيطان كا لو يك ببيت الساحر او جي كفرك موزنه وبجاها كوملك شت هي بك يعني يقلو انا اهانه كردني مقدساته اهانه كردني قرانه نسينو قرانه بشتي زور بيس يا الله بس كتني مقدس هل كتابك اسامه لو باس قرانه كي استا ديني خواهي پروردگار قرآن إن الدين عند الله الإسلام لغير إسلامي خواهي پروردگار الدين إشكي قبولنيا لو الساحر إستا كبيو ببيت الساحر دبي إهاني قرآن كاب بتحديدي يعني بيج أوي قرآن بما قصش دكي إهانة بالدين كان يدي كذا كرا توراة وإنجيل ودين كان سوز دبردن لوي تقرب كردن لو بقرباني كردن بسوين خواردن بي وبكردن محرمات يتشيك لصفاتي أوي كسك تسون أبيت الساحر دبي هرتي محرم هي شيطان داوي لك هرتي شيطان في خوش بيك بكردي كي هرتي شيطان في خوش دبي بيك كانجي سحر درز بيا دسبيك والسحره دسبيشي سحر او ك وكو تاريخيا نزيشي 6000 سنه برليستا لبابل كان العراق دسي بكردي لا حول ولا قوه الا بالله القران دا باسيانك واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان لا بابل دسيا بكردي يعني قوم سليمان پیغمبر عليه السلام الشيطان كان طبعا اتهامي سليمان عليه السلام ياكل بويك سليمان ساحر بوا الحاشا لما قامي بيغمبر سليمان عليه السلام خاي پروردگار براءتي او بيغمبرك سليمان عليه السلام خو فضلي لقى كربو بويك ايتواني قصه لقى الجن والشياطين بك كايتواني او فضلك بو سحر نبو معجزه بيغمبراتي بو لدواي وفاتي سليمان عليه السلام او دو ملائكتي هاروت وماروت كخواي پروردگار القرآن باسيانا كتلا سمعت كان كخواي پروردگار قوتي اوانا برين بخلق برين او السحرة فلا تكفر بس نيكن بي كافر ابن بس لو يك خلق بزاني او يك جهاني عبادتك كامل كفروا لا ريه لو اتهامي سليمان عليه السلام ما قلت قصي لقل زين الشياطين كده ديار الساحره بس والعياذ بالله ساحر نبو لو ميجي السحر شنو صار برلا استاع يعني او نفيسين او طلاسمات هاد ندزين ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر يعني اصلي حتى علماء هذا الشيء او كتابي دسنوسي شمس المعارف ارن خدي الشيطان يعني استا منسوب كرالو عالمك لعالم مكاني خوان اجنا علمك علم الشيطان بكردك وكسك بي رازيه بايوه بسحر بقات مرازو مقصودك بوا قناعتي نيك اخوا رزقي ادا اخوا زواجي بقسمتك اخوا مالي لي تقنادا اخوا دلي خوشك قناعتي بايات القران والسوزده والدعاء نايت
ئەوی لە ڕێی شەیتانی و ئیشەکەی بکات کەەوە پێی کافرە بێ يعني کەس تونی نەشێت سەحری بکەیت ئیلا پڕێکۆ شەیطان و ئەجنۆ هیچ کەسێک ناتوانانی سەحر بکات و نابێتە ساحر و هیچ ئیشی پێ ناکرێت و مەرزنی ئەوەی کەموو ئەیکە هە ساحری ڕسمی بیان دەچێت هەر لەخۆی تەلاسیماتێک ئەنووسی تۆ لە کۆمپیوتەر و لە یوتیوب وەریگرتێ و خەڵک سەردانیەکە هەندێک جا سەرەگری هەندێک جا سەر ناگیر بە ساحری ڕسمی بێ عیلاقەی هەبێ لەگەڵ شەیطان و شەیطانیش جنی لە مستەخەڵەکە ئاەتی لەسەرە ئەوە نوکە هەی كبرك دبيجت والله السحر والمهات يكرين وكبرك دبيجت السحرات كم وفي جاب نوفي جدا الشيخ الروحاني خذي ما باريتون السحر هي انه كيونجي هم تشتكى بريها بيو درجاتي نقرتن شتيك نية استاب سحر كبرك والله من سحر دكم توانم جن الشياطين بكار بينهم لبندستي خوم بنو ايش يان بيبكم خاي فرمي الشيطان قلتي قال انظرني الى يوم يبعثون هتا الشيطان ما بيسحر الارمينت ولا هیچ قوم و مملكتێکی سەحر کۆتایی پێ نایە ئەتوانێت ڕێگری بکرێت ئەمە دەستخۆشیەکەین لە هەموو وەزارەتی ناوخۆ ئەوقاف و ئەوانەکە و هەوڵانی کە هەیە بەردەوام لە دەستگیرکردنی ساحرەکان ئەوانە ڕێگرینە بەڵام کۆتاییشی پێ نایە لەبەروی هەتا عیلاقی ئینسانی لەگە شەیطانی و زۆرترین سەحریش بە مەخفی و بە شاراوا کرێت ئێستا بابەتی ئەمە بوویتە سوۆسیال میدیا لەبەروی خەڵکێک هەیە بازارەکەی ئەو بازارێ و خەڵکێک زۆر ڕوو لە سوۆسیال میدیاکە بە تایبەتی چینی ئافرەتان ساحریش ئەو پێگەی بەکارهێنا لە ئیستیغلالکردن و ڕاوکردنیان ببرساوت كاتي هم مستهولوا بفكر موضوع كده ترسنا كذا لا والله ما مسزور جنب باسكت بس من نازم او شو تدري اخوتي نام زنكيه اتو ببرساوت كاتي مثلا كابرياغ نوسيتي من شيخ الروحاني مو هرستا او كبلي ليتو ربو لو يدين مو او ديوي نازان ميرد وكال اجتهاد ببرساوت كاتي على السوشيال ميديا زور دبينين بس مشكله اوي ما مستا يعني تيني ئافرەتان خوشکانی بەڕێژ لەو بابەتەی بەڕاستی زۆر یعنی نازانم ئێمالن مامۆستا پێغەمبەر فەرمی ئەتباعی دەجالی زۆربەی ئافرەتان ئەتباعی دەجالی ساویلکە و دڵساف و یعنی دینداریەکەی فێر نەبووینە و مێردیش کەم تەرخەمە باب کەم تەرخەمە برا کەم تەرخەمە لۆی کە تێی بگەنی کامەی دەجالە و پێغەمبەری خوا فەرمانە دەجاجیلەنە فەرمێ فەرقە دەجالن ساحیرەکان فەرقە دەجالن کە تو ئەو ڕۆژ شوێنی ساحیرێک و بەناو شێخ و بەناو سەید و مەلائکەتی لۆ مرازێک لۆ مێردکردنێک لۆ مشکلێک لە بینی ژن و پیاوێک مشکلیان هەیە سەردانی ساحیرەکە ساحیر جارێت ناکە هەتا ناموسی هەتک نەکات و تەسویریش کاتەوە ئەیکاتەوە مەلەفیش لەسەری کە تو لە ئەوەندە نەتوانی بە دوو دەجازی لێکەوی ئەکید ئەتوانی ناشتوانی بە دوو دەجالی گەورە نەکەوێت یعنی یەکێک لە ئەوەی کە مامۆستا باسی لە سوۆسیال میدیای ئەوڕۆ سێرشێکم کرد یەک لەو ساحیرانە داشکانی کردبوو بە بۆنی مانجی ڕەمەزانێ گوتی بە بۆنەی مانجی ڕەمەزانی 175 کارەکانن ئەیکەنە فی سەبیل الله توش باس کرد ئەوە مەترسیدار بۆ زۆر مەسەرەن کابرا ژنەکە لە دڵسافی خۆی چووە ڕێیەکی لە خۆی بینتەوە توزانم مێردی خۆیە توزانم ئایلەی خۆی بە حسابی خۆی ئاوەدام کاتەوە خۆشبی ئەوانە بستە لای ساحرێک خوا بمان پارێزی ساحرەکە تەسویری کردبی دوایەوە بەکاری بینی شتی ئەو هەملوونەکەی پارەم نەدەێ و نازانم چ و تەسویرت بڵاو دەکەمەوە بەخۆم دەیان دۆسیە ئەوها لە بەردەستی خۆما هەیە کە ئەو کەسێک کە زەحیە ئافرەتەکەیە پەیوەندیا پێوەکردینە ئەرێ حەلم سی مامۆستا ئێستا ڕسمم لە لای ساحیریە ڕسمی چاوم لۆ ناردێ پێی گوتم لۆی لەڕێی چاو تۆ بزانم ئەتۆ چێ سەحری لێ کردی و سەحرەکەت لە چێن دەرەمە لۆتە بینین لۆت کەش بکەین ڕسمی چاوم لۆ ناردێ ئێستا ئەرێ لەڕێی چاو جنت لۆ نێرم ئەگەر ڕسمی ڕۆتیشم لۆ نەنێری ئێستا ڕسمی ڕۆتما لۆ ناردێ ئەگەر نەیەکنیشم ڕسمە ڕۆتەکان لێ بڵاوەکەمەوە ئەوە دەتوانی شتی وا بکەیانێ لە ڕێ مامۆستا لە ڕێی ڕسم و ڤیدیۆ و دەنگ وانە هیچ ناکرێ بەڵام ئەو ئیستیغلالێکە ئەو ئافرەتی جوازانی وەیە ئێستا یەکێک لەوانە ئافرەتێک بوو پەیوەندی کرد گوتی مامۆستا بۆ قۆناغانە یەکەم جا ڕسمی چاو دوای ڕسمی هەموو جەستەی بەڕۆتی ئێستا ئەرێ ئەگەر نەیەکنم ڕسمەکان لێ بڵاوەکەمەوە ئەمە الحەمدولillah لە ڕێی چەند برادێک و لە ڕێی چەند برادێک لە دەستگای ئەمنی ئیشەکان لۆ حەل کرد لەوە ئافرەتی بەبێەوەی کە هیچ کەسێک ئاگداربی فەزلی خوای گەورە چەند زەندێکی تۆ سەوا گرتینە پڕێکەوە وەزارەت واللهی الحەمدولillah ئێستا زۆریان گیرن بەڕاستی بەس هێشتاش مایە ئێستاگەر بەس تیمە ئەمنیەکان متابعی تیکتۆک بکەن چۆن ئەو تیکتۆکچیانەی کە قسێ و جنەی و پیسەدەن و خەڵکیان تووشی شتی زۆر خراپ کرد الحەمدولillah زۆریان گیران ئێستا هەڵمەتێکی تر پێویستە لۆی کە متابعی لایڤەکانی تیکتۆک بکرێ بڵێ خەڵک خەریکی چییە لەناو لایڤی کردیتەوە یاڵا ئەی جن وەرە دەرێ یاڵا ئەو جن لە قەلبێت 150 جن لەناو قەلبێ ئەو چلونۆم دەرکرد 51 مایە هێشتا یعنی ئەو ئیهانەکردنی خەڵکە ئەو سوکایەتیکردن بە خەڵک ئەو ئیستیغلالکردنی خەڵک درۆکردن لەگە خەڵک ترساندنی خەڵک بەدەیان کەسیان مامۆستا دەشتی تووشی نەخۆشی نەفسیا کردیا بەنای ئەوەی کە 50 جنت لەناو قەلبێ 150 جن لەناو قەلبێ خوا شاهید ئەو قسەیە درۆیە خوا شاهیدە درۆیە ئەو قسەیە ئەگەر ئینسان يعني مسحور به سحري لكرابي طريقه شرعيه او هيك لو قراني بخويني
گوێ لە ڕابگری ذکرەکانی بەیانیان و ئێوارام بکە بە ئاوی قورئان غوسل بکە ئەو تەریقی کە پێغەمبەران سەحریان پێ بەتاڵ کردیتەوە ئێمە عندي زانین باشين كي نسر وان بابا تجي كاتشا بطل بيتا بطل كرن ما مش تسالي والله تو بقصة خوش أنا دوري عندك أو بابته وش كهندك بيكو بسرهاتك جيلي مثلا على بابتي سحر والله ما مستا دستي خور بي زور شتي زور گرنجي باسكت گرنگترین یان ما مستا هم کەسیش ناتوانێ ئەو عیلازەی بکە بەڕاستی ئەمە خزمەکمان هەبوو یەکسەر چوو بۆ عیلازەی کرد و شەوێ ئەوهان لێ دەکرد خەبەر داهاتم کەسیش نەبوو شو ئاگا لە خۆبی لا إله إلا الله هلا خوي وتسوبوا بحسابات ئەو شۆگاوهان لێ کردی ڕاز ئاەت کورسی بکە دەستی لێ دەوەشێن ئەوسە سەریفم کەسێک شایستە نییە بۆی کە عیلاجی خەڵکی من ئەوش ئامامسە زۆر گرنگ نەفەر هەیە خوا شاهیدە فاتحای نازانی بە تەواوی بخوێنیتەوە فاتحە ئەبسەد یانی 50 سال نوێژانەکەی زۆر گرنگ فاتحای نازانی بخوێنیتەوە نوێژی تەواو نییە دەست بەدەست نوێژ نییە هەرچی مواسەفاتی مەلایەتی تێدا نییە کە دیتیتی وەزعەکە تۆزێک بازارەکە گەرمە و هەندێک پارە و ئافرەت و نزیک بوونەوە لە مەسئولی بەرپرسیا تێدا هەیە ڕاز دەست پێکە هەندێک ڤیدیۆی براوەکاتەوە ئەوە سدری بەکاربین لۆی باشە ئەو ئاەتی بخوێن لۆی باشە ژن ڕاست قڕی تێکرد مامۆستا لە چەند دەری بە قوربانت بم ئەوەی مامۆستا سەلیم باسی کرد زانی ئەوە کوچوایە ئەتو دەزانی پەرسی و کۆخەیان پشتە دێشی زکت دێشی بەس ئەتو دەبی بچێ لای دکتۆری دکتۆر پێت بڵێت چە حەبەت چی بخۆت دەرمانەکی وەرگرەوە نییە وڵای زۆر ئاگادار بن چینی ئافرەتان ئەمە مامۆستا برادەرەکە بوو ماوەشی دەستی بۆ عیلاج و شتەی کرد ئەمەش یەک دۆشی خۆمان گوتمان سەفرەکماندانە گوتمان سەفەرێکی بکەین بچینە لای خەلیفانێ کاغڕێوار تەلەفۆنێکمان لەوە گوتمان سەکەی گوتی وەڵڵاهی خەریکی زنەشی مەلێم عاسێ بۆ ئادەری دەین إله إلا الله وحده گوتمان کاکەمەوە دەستین سەفرەمان هەیە سەفرەماندانە مەوعیدماندانە درەنگە وەڵڵاهی ئەوە گیر بۆ نایەتە دەرێ گوتمان کاکە تا ئەمەدەین دێتە دەرێ گوتی دێتە دەرێ سوین مامۆستا شینە زەلامەچی قەرە و دانیشت و کابرا دەگۆ وەرە دەرێ کابرا دەگۆ ئاخری س دەرێ ئەوەی عیلاج دەکەم مامۆستا وەرە دەرێ زنەکەمە سەفەرمان هەیە زنەکە چی گوت ئەوە نابی کابرا دەگۆ ئەتوو هەندێک شت هەیە مامۆستا یعنی ئیستیغلال یانە تەماشای دەکات دەرێ ئەتوو 150 قلوان ناوچاوێ لۆ ئەوە ڕاستی ئەو شانە باشە مامۆستا سەر بابەتێ ماکەکەی ناودرستادا بۆ ئەفڕێکم مامۆستا شەماڵ بارك الله فيك جماعات يكك ورن مايكي ما مستعد ساكن سرودة شيء تايبت أو كوشت شيء ديك بيكو سرودة شيء تايبت بيشكش كان حتى ما مستعد مايك كودين خدش ترازي بيت ما مستعد هو تزن لي عن تقدر ما مستعد شمال واري زن لي عن تقدر بس عندك بس عندك ايدي بروسة ما حساك
بشي محمدي غريب لدنيا بشي محمدي غريب لدنيا اللهم صل على محمد، اللهم صل على محمد. بارك الله فيك، خوش بي ان شاء الله. اي بارك الله فيك. دستان خۆش الله يرضى. مامۆستا سەلیم هیچ سەرهاتێک نوکتەك ناوبێنێتەوە مامۆستا مانا دەشتی هەیە دەوی دیل مامۆستا یا ربی خوای گەورە سەلامەتی بە مامۆستا تۆنەشی تایبەتی هەیە، تۆنی زۆر بەرزە. چوینە مەولودەشی یا الله لە مەزرعەکی بوو، مامۆستا لەوێ بوو. لایدی ئەمەش هاتینەوە خەسەری لە ڕانێ بوون، خەسەری هاتینەوە سەفەر بەدەم گۆ زوورنەوە. چوین لە مەولودەکەی دانیشتین، مامۆستا ماشەڵڵا خەڵکەکی زۆر هاتبوو، مۆلیدە پێ بوو لەو لای. مامۆستاش ئەوەکەی پێ بوو لاقیتەکە تقریبا زیاتر لە 2 ساعاتی ڕۆی، یعنی خوای گەورە تەمەنی درێژ بکە قورگەی هەر بمینێ. مامۆستا دەیگۆ یا رسول الله یا رسول الله. گوتم مامۆستا مۆلیدەوە گزۆزی سۆر بوویتەوە. 2 ساعات مای دەیزەکە هەر برێ یا ربی خوای گەورە سەلامەت مامۆستا. ئەوجاوە ئەوە مامۆستایە گوتی ئەوە توش طبقەی بەرزت باشە مامۆستا گۆرن مامۆستا باشە نیە ئەوە مامۆستایە گوتی لە باتی شمشێری گوتی باسی شمشێرم دەکرد لە خوتبەی. مامۆستا گوتی گوتم شمشێر گوتی شمشێرم لەو نەها شمشێرم لێ بۆ شمشار. شمشاریان لێدا لە ملی کافرەکەی شمشار مامایزە بۆ شمشاری لۆ لێدا مامۆستا.
ئەزەوشم شارەشی خۆش بەشم ساوی سلێدی ئاخر کافر مامۆستا چوینە عەمرەی لێرە یعنی ماشەڵڵا کاکەشبان حتا نوکە چەند جۆ تووشە عەمرێ وەڵاهی وڵی هەروە دەکەدەچی وڵای حساب ناکرێت زیاتر لە 30 جاری سویمە ماشەڵڵا بەڵام فەزڵ و وەڵاهی خوای گەورە مامۆستا دعوەتت نەکا هەر ناسی شخص هەیە یعنی شخص هەیە دادەنشی لە دیار تەلەڤیزۆنی دەگریە یعنی سبحان الله خوای گەورە دعوەتی ناکە سەفەرەشی سوین مامۆستا لێرە سوین الحەمدولله لێرە بە تارێ بە پاسیش ناسمە من هەر جاری بچم بە تارەی ئیسرعاترە تاسی بە پاسی بە تاکسی بە تەکسی بە قەمەرەی لۆ بە پاسی دەچی VIP لۆ بە پاسی بە تارەی مامۆستا دەچی ئەوجە لە بابمیان پرسی هێزار ڕەحمەتی لێبی گوتیە من لە ساری 77 بام دەوتێ من لە ساری 77 بە نێرینی دەچوین سیارە ماگەکمان پێ دەچوو هەتا یەک مانگ دەچوین هەتا دەچوین نەوێن دەرێ داهاتین و یەک مانگمان پێ دەچوو دەگوار عانیشکێک و پسێکت دەنێ دەرێن وەرە خوارەوە مەدینە لا إله إلا الله نعمة خودەیە ئێ مامۆستا لێرە ڕۆیشتین بە فەزلی خوای الحەمدولله ئەوجە سبحان الله بە پاسی 33 ساعات هەموو تەماشا دەموچاوی یەک دەکەن ئەوجە ئەو لەوی مردەبتەوە ئەو لەوی مشکلە هەیە یعنی دەبی ئەو خەڵکەی ڕاگری لێرە بە تیارەی سوین هاتینە خوارێ پاس هات لە جەدەی سواری پاسی بووین ڕۆیشتین چوینە ئوتێلی ئازی مەریوان لێرە سڵاو ڕێزم هێلەوە ئازی مەریوان گوتم ئازی مەریوان الحەمدولله کەسێک مشکلەی نەبوو زۆر باش هاتی ئەگەر ئەو نیعمەتە وە لە ئوتێلی بەتەمانە غورفەی تەوزیعەکەین کوڕ و بێدەنگە ئەمە لەو قسانە ئەمن تەواو نەبووم مام عازە گوتی کورە وەرە کورە گیرە ئەمش گوتم یا الله مامە چییە گوتی میزم ژیرە بەستە زمانەی گوتم مام عازەوە لۆ گوتی هیچ عیبی نەبوو ئەوە تازە لێم غەزری لا إله إلا الله وەڵا هەستاین تمان کرد مامۆستا هەستاین بردمان گوتم عازی نەوزاتێ عازی نەوزات پالانی عازی نەوزات وەرە بڕۆ بی بە خەستەخانەچی چون وەڵا هاتنەوە زۆرکەش پێ بوو پێ دەکەنی پڕی کردبوو ئەوە قسەیان ئەوە مامۆستا ینی تەبعیان وایە گوتم ئیسرعاتت کرد گوتم ئیسرعاتت کرد گوتی مامۆستا ئەگە برێم لە یعنی خۆی ئەوەکەی شەرعی نییە گوتی مامۆستا ئەگە برێم لە عەمرەکەی خۆشتر بوو گوتم ئەو مەرێ زارەشکە ئەومان تەواو کرد ئەو جارە دەبینم مام عازیە کاتێ دەرێچە وا غورفەی تەوزیع دەکەین مام عازیە کات دەرێچە مامۆستا ئەمن ڕووم ئەوها بەرامبەر کعبەی بی پێشم چۆل بی پارەمدایە چەندی دابوو هەمووی هەفتە ژوەرەخە گوتم مامەجان مەزبەعی تێدا بیان مەلەوانی مەزبەعی چ مەزبەعستەکە لێرە گوتم کورە خۆ عەفسکە گوتم خۆ دوو دەفتەر نەدایتە من هاتیە بورجی خەلیفەی هاتیە پێنج ئەستێرەی ئەوجە هەموو نەوعەش تێدا دەبی دری ڕاگری لە هەمووی خۆشتر سێ ڕۆژمان پێچوو کابرایە کات گوتی مامۆستا سەلێ گوتم بەرە گوتی ئەو خێزانم لێرەیە گوتم لە خزمەتم فەرموو وەڵا گوتی ئەمە سێ شەوە لێرەینە لە ئوتێلێ شەوێ بلا معنە عیب نەبی لە گەرم نایەتن خۆی لە من گرتیە ئەوجە چت دەوێ من چ لێ بکەم هیلو هاتێک نە من چت دەوێ گوتم چت دۆ بکەم خزمەتت بکەم گوتی وەڵا پێی بڵێ زۆر گوتی وەڵا پێی بڵێ نسیحەتی بکە بزانە بەجێ تو ناکە وەڵام چون گوتم دایە کۆی باشی سەحەت گوتی وەڵا باشین مامۆستا الحەمدولله گوتم کووە سەفەرێکی کووە گوتی بە من مەتەح ناکرێ ئەمنیش گوتم مامۆستا دەبی شتەکەی حەلکە ینی ئەوە شەرعیە گوتم دایە ئەوە شەرعی خوایە لێکوانە ئاساییە گۆ ژن و مێردی یەکن شەرعیە پیاوەکە دەلێسە گوتم یعنی ئیشی خۆتان شەرعیە پیاوەکە دەلێسە بەڵای کە تف و نەعلەتت دەکە گوتم نا واژنێ تف و نەعلەت نییە وەڵا مامۆستا ئەوە تەواو بوو ژنەکەش گوتی ژنەکە دەرێچە گەردەن شکایەوە چت گوتیە گوتە پیاوە چۆم نەگوتیە جێی لێ بگرە جێی لێ بگرە با پێت بڵێ وەڵام منیش گوتم دای احتیادیە حەقی خۆتانە شوێنی خۆتان هەیە لێراسێ گوتی مامۆستا گەلە پیرۆزە ئەوتە بیت پیاوەکە دەرێچە کورەوە زۆر بێعەقڵە ئەدی ئەو عەڵەمە لە چێ پەیدا بووە
مامۆستا والله والله سمكر ما مصنع الحمد لله كيشك حلبو او زعما بس ملسده يعني سبحان الله كاك الرواب وهم مشاكل هم مشكله ويه بروابك مامۆستا سەلیم جان ئەس بژم جنەك بێ جۆرەی هۆتیارەخێتە مۆی کۆتێکشی بجار تەچێکی دژم ئەف نوکتێ تو سۆژی تەقوا خودێ بکە هەندە نوکتێ دی بێژە بلا ئەوە مامۆستا هەدی بەس بڕۆ بەمای کرد و چاکەن دوای وەرەوە ئێ من هێشتێکسو هەدی جن هاتیە بۆزانە يا الله ايش الله خدش ترازي بس ما مصطفى يا لا اله الا الله يا خدها السحر الرنك هنا مثلا بيجي والله بس سحر وسبيا بس سحر الرشا بري واد قلت مثلا كيف بيقول السحر الرشي وهي الرنك هنا يجي هم السحر السحره وبيجي شيء بقوات بتشي بقوات بتشي ساحر لبروي كعلاقه لقى الشيطان ما مصاكي شيطانه کۆمەڵک دەستەواژەی فێرەکات شەیتان فێریەکە لۆی کە ئیستیغلالی خەڵکی بکات ناوی لە خۆی نێ شێخی ڕوحانی لەوەی خەڵک ئەزانی شێخ کەسێکی خۆشەویستە لەناو مجتەمە پێی نارێ ساحر لەوەی ئەگە برێ من ساحیرم حکومە زوو ئەیگری خەڵک باوەڕی پێ ناکە خەڵک بە زۆری مسلمان و عاتفەی لەگەڵ دینیا هەیە بەس کە ناوێکی کە لە خۆی نێرە کابرا هیچ ئیجازەیەکی نییە نە تەریقەتی هەیە نە شێخە نە بەڕاستی نە مەلایە نە دەرسی خوێندیە نە ئیجازە عیلمی هەیە هیچی نییە ئەرێ شێخم لۆ ئەرێ شێخم لۆی کە ناوەکەی بەکاربیێنی لێ ئەگەر سەحر ڕەشبی سپیوی سۆربی مۆربی هەر ڕەنگبی سەحر هەر سەحر هەر عیلاقەی ئینسان لەگەڵ شەیتانی ئەوەی کە بەخۆیان ئەرێن بەڕاستی سەحری سپی جائزە عەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵاه قوربان جنەکە پێت گوتن مامۆستان باس کرد ئەو یەک لەو منتیقەوا دەسۆڕێتەوە مامۆستا زۆر سڕێت و دێستە يا الله هەر ئەوەکەی لێ نەدا و شوشارە بەخۆی سحری بخود جور هەناش بلی ڕەنگەوەی مامۆستا بێزگە لەوەی سەحری سپی لۆی خەڵک دەستغەرەتە درێ بەو بابەتەی زۆر کابرا پێرم شێخ ڕوحانی بە سەحری سپی لۆکەم سحری بە سەحری بەتاڵەکەمەوە و جنی مسلمانم هەیە بەکاری دێن بەخۆی وان نییەوە ئەسڵ و ئەساسی نیە ئیستیغلالکردنی خەڵکە و ئەوەی کە لەگەڵ ساحری ئیشەکە جنی مسلمانی بە شێوازێک ئەوەی کە کوفرە خۆی گەرە فەرموو ئەنه رجال من الإنس يعوذون برجال من الجن فزادهم رهقا فەرمێ جنی ئینس لەگەڵ ئینسانی عیلاقەیە بەسن و لۆ سەر لێشەوان و گومڕاکردنی خەڵکو لۆ تێکدانی ماڵی خەڵک لۆیە سەحر زۆرەکانی زۆر ئەوەی کە لە قورئاندا باس کرا و پرسیاری جەنابەت بوو ئەوەی کە لە قورئاندا باس کرا خۆی پەروەردگار فەرمووی يفرقون به بين المرء وزوجه فەرمێ ساحر ئەسلی ئیشەکەی بابەتەکەی تەفرەقەیە لە بینی ژن و مێردی یعنی بیدایەت ئیشی شەیتانی ئەو کە پێغەمبەریش فەرمێ صلی الله علیه و سلم فەرمێ خۆشترین لە لای شەیتانی ئەوەیە کە بینی ژن و مێردەشی تێک بدات ئەو خۆشترین ئیشە لە لای ئەو لۆیش ساحر بە دەرەجەیەک ئیش لەسەر تەفرەقەی بینی ژن و مێردەکە و خۆی پەروەردگار فەرمێ ويتعلمون ما يضرهم ولا ينفعهم فەرمێ ساحر تەنها ئەتوانی زەرەر بگەینی ناتوانی قازانج و ئیش باش و پیاوە نەبکات پیاوەتی لە دەست نایە بەتاکێدی ئەvە ژن و مێرە و بگشتیژی ئەس بەحسکم ئەس یاژی ژن و مێر تایبەت چیکتە گوت ئەو یەش هەمی مۆسترال دەفۆنە چەوە بزانن سەحرە لەوانە هاتێکردن ئەو کۆبرای سەحر لێ هاتێکردن ژیانەوەی چلێتێت هەڵسو کەوتەوی ئاخفتنەوەی هاتن و چوونەوەی ئاچەوەیە سەحر کاتەکە ئینسان بیوێ حەزی لێبی بزانین سەحری لێکراوە زۆر کەس ئەرێ مامۆستا کات تەماشام کە بزانە سەحرم لێکرا بە تەماشاکردن نییە ساحر خودی خۆی بە تەماشاکردنی ئیشەکە تەماشای چاوکردن دەست لەسەر چاودانە بە چاوی چەپە تەماشای کە بزانە دم و چاوم تێکەچی ئەوە خودی خۆی ساحر ئیش لەسەر ئەو بابەتانەکە ئیش لەسەر ناویەکە کا ناوی خۆت و داکتم دێ بزانم سەحر لێکرایان نا ئەوەی کە طریقەی شەرعی لۆ کەشفکردنی مەسئلەی کە کەسێک بزانانی سەحری لێکرایان نا بەڕاستی سێ طریقەیە یەکەمیان لە کاتی خەو ئینسان لێ بە دیارەکەوی خەونی ناخۆش زۆرە بینی لە خەو زۆر ڕاپەڕی بەردەوام لە خەوندا ئەبینی کە قورئانی لەسەر خوێندرێت لە خەودا ئەبینی سەگ و مار بشی لە پەلاماریەدا لە خەودا ئەبینی خواردنەکەی خواردنی پیسی دەرخوارد دەدەن لە خەودا ئەبینی ماڵی سیسرکەی لێیە مارمیلۆقی لێیە لە خەودا ئەبینی مانگای ڕەش پەلاماری ئەدا لە خەودا بەردەوام لە خەوێت لەگەر خەوەکانی ڕائەپەڕی ئەوە یەکێکە لە مواصفاتەکانی سەحر لە ناکاو لە خەو بەخەبەر دێ لەش یەک پارچە ئارەقەیە وها نازای کە عرق وازای ئاویان پێداکردی یەک پارچە دەبێت جلی خۆی بگۆڕیت ئەوکو نیشانەی ئینسانێکە کە سەحری لەکراوی لە کاتی خەو لێ بە دیارەکەوی بە دەرەجەیەک ئینسان لە کاتی خەو لێ بە دیارەکەوی لەبەری مەسئلەکە مەسەلەی ڕۆحیە حاڵەتی دووەم ئینسان کوو بزانین سەحری لێکرا لە کاتی احتیاجی دڵتوندی لە دوای عەسران سەر ئێشان و پشتێشان و لاقێشان ئەوانە پێکەوەی لە دروستە بینە جار بەجار ئازاری مەعیدە و قۆڵۆن و غازات و قەبزی عراقەکردنێکی زۆر پرچەروەرینێکی سەریع لەبەر چاو ڕەشبوونی ماڵ و منداڵی خۆی لەبەر چاو ڕەشبوونی شوێن و ئیش و کاری خۆی وارەوەها ئەگەر لێ کرابیلۆی کە ببەسترێت کەسێک سەحری لێ ژنومێر لەکە ببەسترێت ئەو پیاوە هیچ مشکلەیەکی نییە لە مەسئلەی ڕووی جنسیەکەیەوە بەڵام کە بیوە لە خێزانی نزیک بیتۆ سفر بیتۆ هیچ ناتوانانی بکە وە کچێک یان کوڕێک کە مختی زەواجی دادی لێ بە دیارەکەوی هەر زەواجێک
داخوازیەک بێ فەشەل دینی بە غێری طبیعی کچەکە عیبی نییە بە دینە شەهادەی هەیە بە ئەخلاقە عایلەی ڕێک پێکن کە داخوازی دی ڕاستەخۆ داخوازیەکان هەمووی فەشەل دینی و بە خۆشی وەزعی زۆر تێکەچی لە کات داخوازیەکان زۆر جار کە داخوازیەکەی ڕەفز کردەوە ئەو زە مرتاحەبی و زۆر جار کە داخوازی ڕەفز کرد ئەو زە دووبارە پەشێمانە بیتەوە باشە مامۆستا لەوێت دەستەکەین کە مەسەن ڕەنگە ئەوێت گۆدۆریە مە بکەن بێژن وڵا پرچۆ مزیت وەریەت خەوە منۆ نەخۆشە نزانم خواردنەوە منۆ خراپە ئەس خەونێت نەخۆش بینم چەند دژوان تشتال دەفە بن حتا بزانێت و سەحرۆ لێ هاتیەکردن یانژی ئێکتنێ بەسێک تشتەکەشوانە ئەوەی کە زۆر بە سەریعی کاریگەری هەیە ماوەستا شبان سەحری خواردنە سەحری خواردن ئەو مواصفاتانی هەموو تێدا هەیە مەسئلەی ئازاری مەعیدا پرچەروەدین دڵتوندی گریانی لە خۆڕە لەبەر چاوڕەشبوونی ماڵ و منداڵی خۆت دیتنی تارماویشتی ڕەش لە ماڵی خۆی ئەوانە لە سەحری خواردن زیاترە بەستێت کەسە کە سەحری لەو کەسەی کرایە بەڕێی خواردن و سەحرەکەی سەحرەکەی لێ لە خواردنێ کردیا پیسترین زۆری خواردنە مادێک لە مادەکان دینی تەلەسماتی بەسەر داخوێنی هەر خواردنێک بێت یان خواردنێشی پیس یان قەترانی ڕەشبی یا هەندێک مادە هەیە لە مەعیدەی ئینسانی ئەمینێتەوە ناڕوە یعنی ئینسان تکڕم کە ئێستا ئەو ناڕوە مادەکە ئەمینێتەوە زۆر جار کاتەکە کەسێک سەحری لێکرای لە نیشانەکانی ئەوە کە گوێی لە قورئانە بێت یان قورئانی لەسەر خوێندرێت دەست بە هێڵنجەکەەوە زۆر جار دوو لە ڕووی مەزیز ئەرشێتەوە ڕشانەوەکەشی خواردن نیە شتی زۆر پیسە ڕشکایی فرادا پارچە بەزی فرادا شتی زۆر پیس فرادا و زۆر جار هەبوو بۆ داوشتی فرادا لە کاتی ڕشانەوەکەی باشە مەسەرەن کەسێکی خۆشتڤە کەسێکی تو نانیاسی خزمەکە تێ نزانم چییە ئەمە ئەم خوب بێژین ئەس دێ خواردنەوەی خوم خۆم ئەس چ زانم یە خراپەت گەل من ئەس خواردنەوەی نەخۆم وەختی مرۆڤ خۆت مەخۆ ئەس نەبێژم وڵا ئەس خواردنەتە ناخۆم دیارەتە سەحرۆ مەکری چۆن خواردنەکە بخۆین ئەگەر خوانەکە سحریشی لەسەر ئەو خواردنە کرابی کە خراپترین سەحرە ئەو تەسیرەمان لێ نەکە سێ بابەتە هەیە لە مەسەلەی خواردن یەکەمیان پێغەمبەری خوا فەرمووە ولا یەکول طعامەکە ئیلا التەقی ئینسان دۆستایەتی و خواردن و سفرەی لەگەڵ کەسی لە خواترزبی بەڕاستی لە خواترزبی تێکەڵاوی هەموو کەسێک نەکا بە تابەتی خەڵکی بێگانە دەبی ئینسان بە حەزەربی لە تێکەڵاو بوونی ڕەنگە لە دینی شارەزانەبی لە خەلفەی شارەزانەبی ئینسان تێکەڵاوی هەموو کەسێک نەبێ خواردنی هەموو کەسێک نەخوا بە کوردەکە ئیلا کەسێکی مسلمان ئەو حەدیثی پێغەمبەری صلی الله علیه وسلم دووەم گومانت کرد خواردنێک کە ئەڕۆی لۆی ئەڕۆی وە گومان لۆی کە سەحری لێکرابی کەەوە مەبەستم ئەوەیە کە گومان لە خزمەکانی خۆی بکە گومان لە کەسێک بکە کە بەڕاستی جێگومانە پێغەمبەری خوا فەرمێ مواقع التهمە فەرمێ کەسێک خۆ پارێزی لەو شوێنانی کە تهمەی لەسەرە ئەزانی کە بەرابر لە خواترز نییە سەردانی ساحیرانەکە سەردانی خەڵکی خراپەکە خۆی لێ پارێزی خواردنێک لەناکاوی لۆ ئەو کابرا لە ژیانی خۆت خواردنی لۆ تو نەهێنا بە حیاتی خۆی 50 سارە جیرانن لەناکاو شتەکرد لۆ دێت ئینسان حەزەر لەو شتانە وەربگری زیاتر بە ناچاری توش بووی بخۆی پێغەمبەری خوا فەرمێ بڵێ بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم فرمي سحر جهر تأثيري لناك لو إنسان دوباره بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم سنة إنسان لبيانيان ولا إيواران بيخوينه بيغمر يخاف فرمي جهر سحر تأثيري لناك أو معنى وني إنسانك أو ذكري بقى زبر برداغش جهرش بقصي بقاته أو زور كز استغلالي أو حديثك هاي وين كردية دواتشان بسرعتي والله منازم خلق تحكيرته يعني براستي بس إنسان أو محفوظ بونه و شتێکە ئەمە لە پێغەمبەر صلی الله علیه و مبارد بووە بەگشتی ئینسان ذکرەکە بکات و پێغەمبەری خوا فەرمێ من تصبح بسبع تمرات عجوة لم يضر ذلك اليوم سم ولا سحر فەرمێ کەسێک لە بەیانیاندا حەفدەنگ خورمای عجوە بخوات علەما فەرمون خورمایەکانی تکەش ئەبی فەرمێ دووبارە ژەهر و سەحر تەئسیری لێ ناکات ئەگەر هاتیۆ خوارد و هێشتا هیچ ڕانەگەیشت نە ذکرت کردبوو نە قورئانت خوێن بوو نەش خورمات خوارد بوو کە هاتیەوە باشە ئینسان شیر و هەنجوین بخوات وەکو تەجروبەی خۆن شیر بەخۆی پاکەرەوەیەکی زۆ بەخواتە بەڕاستیش ئینسان ئەگەر ژەهری خواردبی شیر بخوا ڕاستە خۆ ئەرشێتەوە یا ئیستفراغەکات لا إله إلا الله نانا یەکەم زار بەس دووە ئەی شیڤان ئەتوو ئەو شۆ مردی خەم نەبی ئەگە هیچ زوو ئەم بەخۆم عیلازەکە ماوەستا شبان بەخوای سوبووینە وەی پارچی سامی عەبدوڕەحمانی کاکە لەت ئەسبە هەدا ڕاستە ها نەنە باشە بەخوای نا بەس دەستکەت مامۆستا توا با دەستکاتی مامۆستا دەستی أعوذك بكلمات الله التامة من كل شيطان وهم ومن كل عين زەوەرە علاج كردم دەف هەسپا وسەمە بخۆست هەتکری وڵە هەسپەکژی و سۆپ سەریع چوو بژۆ دەنگی خوینەوە ئەم بزدۆندیم خودێ وەکی لەوی ئەمە دوو جۆرە تەقوا خودێ بکە اتق الله سلامت بکە وڵی من ئەو شۆ گەشت زنەکان لێرن ها
بەخوای پرسیارێک دەم باش بوو هاتەوە جان ئی بۆشە مامۆستا باسی خواردنەکە نەکرد شیر و هەنجینی بخواتەوە ئیشاءالله لەسەر کاریگەریەکەی نامێنێت ئیشاءالله بەئیزنی خی گەورە و قورئان لێ بدا و ئاوی قورئانی بخواتەوە پێغەمبەری خوا فەرمووی چاوە ئەوە قورئانێ بوو ئەوەی کە حەدیث لەسەر فاتحە بخوێنی ئینسان یان لەسەر دەست لە سەماعیدەی خۆی دابنێت یان لەسەر ئاوی بخوێنی بخواتەوە کاریگەری هینگە ئەس دەوێ بێژم دۆ تەفسیل ئەو بێتە گوتن دۆ جانتر بێتە گوتن بۆش ئەوێت نەکەتە گوتین مەسەلەن پێغەمبەر اللهم صل على محمد پێغەمبەر بیە قورئان یا بۆ هاتیش دەف خودێ و ئەوی یادا ئەمە مەیاشی وەرگرتی شڵۆ ئەمە المەجلسەوەی تایبەتیشی پڕین نەخوارێ البەحشتێ دەوروبەرێتوی سەحابی بینە و خێزانەوەی بینە خواردنا پاقش یا خواری هەمیژی مرۆڤێت باوەریە بینە با چاوە سەحر الپێغەمبەری اللهم صل على محمد هاتەکردن و چ سەحرێک بیلوی هاتەکردن و سا تەأسیر هەبیە لە صحیحین پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم فەرمێت صحیح حدیثێکی زۆر صحیحە پێغەمبەری فەرمێ سەحر لە پێغەمبەری کرا صلی الله علیه و سلم کچەکانی لوبەیدی کوڕی عەسەم کە کابرایەکی جوولەکە بوو لە پرچ و شانەی پێغەمبەری کردیا صلی الله علیه و سلم و گریان لێدا و لە بیرێک شاردیانەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم نزیکی 6 مانگ کاریگەر بوو بە سەحرەکەی کاریگەری سەحرەکەی لەسەر وحی نەبوو نزاني بس حضرت عائشة فرمي كان يخيل أنه فعل شيء ولم يفعل فمن عندك ذات تخيل ليدات وزان يشتك كرديتي والنشي كربو بتابت لمسألة تون لا خزانة كاني حتى زور أو حالة السري تنبو بيغمر صلى الله عليه وسلم لشيء لشوا كان باراوا زور دعاء كرد قلت إخوة من نازانم تسمنا خوش كم سيا بخود دردو درمان أنيري شفاء مدي جبريل عليه السلام هذا لقال ملائكتك كان لا بيغمبر دانيش كخوي لكربو بملائكتك فرموا تسيتي فرموا مطبوب قلت وسحر يا لك سحرك لا شويه لا فلانه بيره صحابه هنا انه بيره لقري حق يازد قري اللي درابو قري كان يكردو بيغمر يغا فرمي صلى الله عليه وسلم فكانما نشر من العقاله فرمي ومزاني قري لمن دابو قري كان يكردوا وجبريل عليه السلام دستي لسر بيغمر صلى الله عليه وسلم فرمي بسم الله ارقيك من كل شيء يؤذيك من شر كل نفس او عين حاسد بسم الله ارقيك الله يشفيك او ذكرك كاريغرترين ذكرى كسحري بي بطال بكريتو براستي يعني كسك بخوي جمان لخويا كسحري لك باو دعاء لسر خوي بخوي روجانا هكا خدينا كت ايكي زاني صداصات سحر اللي هات يكرن شو دف ما مستايك يجي قلت السحر اللي هات يكرن باشترين شهر سرتشي باشترين صار سر قرآن فإذا قرأت القرآن جعلنا بينك وبين الذين لا يؤمنون بالآخرة حجابا مستورا خايرا فرمي كاتك إنسان قرآن يخويني حجابي شي بقوة لنوان تو أوانيك الإخوانات رسي شيطان ساحرة إنسان خراب خايرا حجابك درستك إنسان محفوظة بقرآني بيغمي خواه فرمي اقرأوا سورة البقرة فرمي سورة البقرة بخوينن يشك لمواصفاتك عن سورة البقرة فإنها لا تستطيعها البطلة ساحر ناتواني برنقاري سورة البقرة ببيته كسيك التزام بسورة البقرة بك بيخوينت جيلي رابقري كنيزاني لما مصطب دنك خوب ما بخي فإن أخذها بركة وتركها حسرة ولا تستطيعها البطلة أي سحر يعني ساحر ناتواني برنقاري سورة البقرة ببيته زور كز هي أخذ دوز عني وامي بخويني أنا عندك دوش على بيلر دانيشين إن شاء الله كسيك هبوا ويستيتي عن سحري اللي كان ولي كرا لدلوبرجي كرا لوان لخواري كرا لبر أو كحافظي سورة البقرة ولا خوينديتي عن لبري و سحرك كاريجري لنا كرديات سندان زاري ويستيتي عن اللي كان بخوي ما وصل الشمال أو كزور جرينجا يعني وكو أو ببير بنرانج بينه وذكر فإن الذكرى تنفع المؤمنين أجر كسك مثلا طوانيها بقرشهم بخيني وبزام بينس آتي كم تأولئك مفلحون آت الكرسي هتا الله ولي الذين آمنوا دعاء آخركي آمن الرسول بخينة في ليلة كفتاه إمام نويد فرمي لها مشتك كافية وزاوي دخين إن شاء الله أعوذ بالله من الشيطان الرجيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا
وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. أي بارك الله فيك. اللهم صل على محمد. إن شاء الله خذ وظيفة يا ربي. یەکێک لە نیشانەکانی سەحر ئەوەیە کە ئینسان کاریگەرەوی بە سوڕەتی بەقەڕەی کەسێک کە ئێوەی خۆی فەحز کات بەبێ سەردانی هیچ مامۆستایە بکە بێ بزانێت ئایا سەحری لێکرایە نا بەبێ کە هیچ نیشانەك پرسیار لە هیچ مامۆستایەش بکە حەز پرسیار ئەو نیشانە نەکە کەم ئەو نیشانانە تازە باس کرد کە نیشانانە هەمی مەرزیە لە حەدیث و ئایەت باسکرابی بەڵام وەکو تەجروبە لەگەڵ ئەو کەسانی کە سەحریان لێکرا بەو شێوازە کاریگەرە بن زۆر جا مامۆستا هەوە پرسیاری کە گوتی ئەنگۆ و نیشانانە و لە جیفانی خۆ هیناتە دەرێت زۆر جیفان نییە ئینسان کە نەخۆشی ئەگری نەخۆشی نیشانەیە هەیە نیشانەکانی سەحریش ئەو نیشانان هەندێک لە قورئانە باسکرا هەندێکیش تەجروبەیە یەک لە کاریگەرترین نیشانەکان ئەوەی ئینسانە بە بەقەڕی متەئەسیرە بیت یعنی چۆ متەئەسر بێت متەئەسیر بوونەکەی بە سوڵەتی بخوێنی باشترە بخینە بە دەنجی خۆی بخوێنی و دەنجی خۆشی بەرز کاتەوە گوێی لە خۆی بیتەوە کە خوێندی ڕاستە خۆیان دەست بە لەرزینەکە یان هێڵن زۆڕشانەوەی دێت یان قەلبی یەک پارچە گەرمە بی یان تووشی ژانە سەرێکی زۆر بە قووەتە بێ یان لە دوای خوێنی سوڕەت بەقەڕە ئەو زەخەون و ناخۆشەکانی زیاترە بێت لە بیدایەتی ئەوە معنەوە نیە کە بەقەڕە خوێندی خراپ بوو نەخێر لەوەی کە نیشانەکە لێوە دیارکەوی لەوەی کۆمەڵک نیشانە هەیە هەستی پێ نەکردی هەر ئەو دکتۆر ئەو دکتۆریەکە چانابی نەخۆشی لە دوو نەخۆشی ڕوویتەیەەکە ڕاستەڕێی نابی عیلاجی دکتۆری ئیسفاری لێ ناکە لەگەڵ دەستی بە بەقەڕی کرد ئەو جە نیشانەکان بەقووەتە بن ئەو جا ئەیترسینن لە خەوێ ڕاپەڕی خەونی نەخۆشە بینی تێکە بزۆنت خودێنەکە سەحر لێ هاتێکردنیۆنجی نەسوڕەت بەقەڕە هەمیە بخینەت و گوێ خوب دەتا خۆ ینی وەختی خۆدرێ دەنگی خۆ بلنکە بەتایبەتی ئەگە بتوانی 21 ڕۆژ مانگە دەست پێ بکات دڵنیابی ئەم یەکشت مامۆستا یعنی چەند جۆرە بخینەتەکە و سەدر سەردی ئێستا پێتر مامۆستا دەشتی لە درێژەی عیلاسکردنی خەڵک وەکو تەجروبەی خۆم لەگەڵ خەڵک ئەوە قسەی منە لە دوای مردنی میش با ببینێتەوە خوا شاهیدە کەسێک سەردانی من و هیچ مامۆستایەکیش نەکا بە یەقینەوە لە ماڵێ دەست بە ڕێنمایەکان بکات ئیلە چاکە بیت مەگە خوا شفای نەدابیت بەس ئەوی کە سەردانی ئەو ڕێنمایر و مەلا و شێخ و هەموو یەکات ئەوە ئینسانێکە پەلەیتی ئەوێ بەسەری عیتابی سەبری نییە قەناعەتی نەفسیەن ڕەنگە پێویست بە عیلاجی نەفسیە بی زۆر کەزاتەش مامۆستا مەسەلەن هەندێک بابەتەیە زۆر دەخایەنیان مەسەلەن شەخصەکە من ینی شەخصە بوو مەسەلەن هاتە لای ما ینی مامۆستا سەبەب چییە چوویمە لای فران مامۆستای چانابم بۆ کارەکەی حەزم دەکرد جەنابەت ڕاست مەسئلەی چانەبوون مامۆستا ئیلا سێ کەس چانابیت ئەوەی کە لە عیلمی ماوەی کە پێگەیشتیمە سێ کەس چانابی ئەوەی کە نوێژی ناکات چانابی بەتەئکیدی کابرا بە تەوەزی دەی هین نەکرەمە مامۆستا بە قوربان عیلاج لەو کاوەرە نوێژەکان لە ئیلتیزاماتی هەیە ئینسانێکی سڕف التزاماتی دینی نییە لە بەخاتری مارێ هاتەکنەوە قورئانی لەسەر ئەو چانابی مەگە خوا هیدایەتی بدا ئەو زەخوای گەرشت فایدە ئەوەی کە نوێژ ناکە با دڵنیابی لەوەی کە چانابیت لەبەر ئێستا لەکرێمە چا بۆ ڕاستەخۆ لە ماڵەوەی لێ دێتەوە پاشی دوو ڕۆژی وەی لێ دێتەوە لەبەرەوەی عیلاجکردن بە قورئان پەیوەندی ئینسانی لەگەڵ خوای پەروەردیگار التزامیش بە نوێژ جەماعە بەڵێ بەتەئکیدی نوێژەکانی هەتا ڕێک و پێکتریش بی زووتر چاکەبی و کەمتری جوای لێ دێتەوە ئەوە کەسێکی بەڵێ یەکەم دووەمیان ئەو کەسێک کە قەناعەتی بە ڕوقی شەرعی و عیلاجی قورئانی نییە کەسێک هەیە هیچ قەناعەتی بەوەی نییە سەحر چییە ڕوقی شەرعیە چییە ئەمە بڕوان بۆ شتانە نییە کە بەخۆشی نیشانەکانی هەیە کە ناکات یان بشی کات زۆر بە زەعیفێکە ئەویش چانابیت سێمیان ئەو کەسێک کە سەبری نییە وەکو مامۆستا دەشتی باسی کرد سەبری نییە هەر هاتەکنەمە ڕاز وەکو گۆچانەکەی حەزەتی موسا ڕازی قال موسى ما جئتم به السحر إن الله سيبطله ئەوە معجزەیەی پێغەمبەران کە بەحری شەقەکە کە سەحری هەموو 10,000 ساحری بەتاڵەکاتەوە یەک معجزەی خوای پەروەردیگار بەس ئەوەیە ئینسان سەبری هەبی خوای پەروەردیگار زۆر جار تاقیکردنەوەی مەثەڵەن دەستە لای مامۆستایەکی چانابی دەستە لایەکی دەبینی لە فجەتی مەثەڵەن هەفتێک دوو مانگ سێ مانگ دەبا
دەستە لای کەسێکی هەر بەس ئەوەشی لەسەر دەخین دەرەوەڵات چابوو ئەو قوتی ڕاکێکی ئەرێ بەس مامۆستا تا گوت بەڵێ سۆرەت بەقەرە بخینت چەند جارە بخینە چەند ڕۆژەر سەر بەردەوام بێت حتا بزانت کە وەزعەوی چلێتێ وارد چڵێتەوە نەبووە. دە هەست پێکت باشتر بی ئەوەی کەمە باسەکەی وارد نەبوو لە حەدیث و لە قورئان کە چەند جار بیخوێنێ بەڵام وەکو تەجروبە بەلای کەمی 21 ڕۆژ بیخوێنێ زۆر بەرەو باشی ڕات زۆر بەرەو باشی ڕات یعنی هەموو و لە دوای چابوونیش نابی وازی لێ بینیت نابێ ئینسان واز لە قورئان و ذکری بینی کەسێک کە سەحری لێکرایە لەبەرەوەی ساحر ئیشی لەگەڵ شەیاطینە ئەو ئینسانە بە هەدەف ئەجیرێ لە فرسەتێک لە فرسەتەکان حاڵەتەکە لۆی بگەڕێتەوە بە دەرەجەیەک بە خەمی لۆیە گەڕێتەوە بە ترسی لۆیە گەڕێتەوە بە قەلەقیەکی زۆر لۆیە گەڕێتەوە بە مادیوبوونەشی زۆر لۆیە گەڕێتەوە هەندێک جار و هەندێک جار بە ترسەکی زۆریش ئەو کەسە عملیاتەکرێت تووشی حەدەسەکە بی ئەگەر چاچیش بوو بێ هەندێک جار لۆیە گەڕێتەوە باشتر بە ئینسانە لە ذکر و قورئانی دانەبڕێت جارە تۆش خۆترسا سەحلتە هەڵ بنەکرم والله الحمد لله الحمد لله. بزيادة مامۆستا لەمێژە قورئانی خوێنی و التزامات والله ما مصاب أخوي أوي ئەم منداڵ بوو مامۆستا سەلیم سرود و قورئان خواهي قول قصي سلامة زرقاء تمن قوترا دزای ما بەستی سوونیە بەرەکەت کرد يعني ما مصاب مالی چەندی دەوێت لی تۆ مالی چەندە بزانە والله برێم هەشتا و دوو هي كورة ومرة ئەزەوە پێ برێن بەچەند لەم گەورەترە مامۆستا ما مصاب سندا نەوەت ما شاء الله قوربان خوا قبولی بکە بارك ئینشاءالله قوربان جان إن سندي شاء الله ماشاءالله ماشاءالله سندي والله منو ما مستايق ياك مواليدين ما شاء الله يا أخوة بخير بين خوش حالم ما مستا دشتي نوت هشتا حفت ما مستا قلت هشتا وحفت هم بقى أما ده زانم لبروي تقابل مامۆستا سەلیم لێ کەسەکەت خوا سرود لێ بەرنامەی لێ دري سرود ما بيكوي او بري بحفتا وششبي ساڵەکەی نادێت ايه هەشتایەکان بەچەندی لەم گەورەترە ئەو هەشتا و دوێ هەشتاویەکە بسم الله الرحمن راز بخينا ما ما كان قلت له موصى كيف بقوري بارك الله فيك ليلة بشهادة يا متى كسرى يا بلولا شيك أو نسرى لبشهادة يا متى كسرى يا بلولا شيك أو نسرى شوي در ليلة الأسرى شفاعتك يا ربي غنبر أي شفاعتك يا ربي غنبر كأدايا بابي هموانا لترسي شاهي رحمانا كأدايا بابي هموانا لترسي شاهي رحمانا لمجموع ما ينفشني وانا دلني يا ربي غنبر اي شفاعتك يا ربي غنبر نشر ميزانا لأمة شين قريانا لحشر ونشر ميزانا يا لأمة يا شين قريانا دواد داتسين لسبنانا دلنا ورب غنبر أي لسر ميزانا بغنبر
اللهم صل على محمد. اي بارك الله فيك. وايش الله خدش ترازيت ما مستوي هربجي في قوت مواليد صندا لا اسنا سروده لا سروده كده يقول لا افتح حتى هو كودا يعني كشفي كشف ناو اوكي ويقو ببيع ويكذب زاني لا افتح حتى هشتا تمدو هزدتسين للصبدان. اي بارك الله. يازدان رولا نيرانا. اها يازدي رولا نيرانا. لا هو مواليد مانجي يازدا. يا دي ايه الرجكا يعني بلم تشيشه هي بلم وبلم تشيشه تادي يعني تازه تمام والله ما شاء الله زور جنس دياري يا ربي حزمان لي بخوي الرنق اللي برقوبي بتمام بتماي لا بس ايه بس نازانم دبري خو جناح او برادرك ما نبو لا بريطانيا ما مستا هشت اول سي بيدرين بريطانيا هشت باوان هش باواني لبرشبو وزعي زور خرابو ثم بزقوتشي يلوم بزقوتانا وتي ما مستا قوتي الله تعالى اللي تنخوش به ببخشن لبن هدو نازم بدم ندم بخويا باواني بيبو هندي لو اوكل بدو بهشتي خوا بكره براكم بهشتي خوا بكره يقول نازم بدم ندم فقير باش باواني تبكى بقران لا اله الا الله. اي ما مسسني اتوزعت لك الرمزاني اوصل كوا اوه نعمته او رمضان او وزع فينك خوش امان طبعا مجيانيش زور خوش ما مصطفى دزانن خوي جوره جل جلاله بيدكني لا اله الله اكبر لعظمته جوري خوي بيغمبري خوي فرموي صلى الله عليه وسلم خوي جوره بيدكني بغنزك كاتك لناو زي سار دكي ديتا دري سرمايا زستانان طبعا ناو زي جاي زور خوشا بلام غنزك هر دستي شو نيجي دكا رولا خوي دكا خوي جوره بو غنزك بيدكني ده فرمي خوي پروردگار ده فرمي اي ملائكتنا اولو هستايا اولو نيجي دكا خوي جوره معلوماتي هي خوي جوره مزاني اواني دلين خوي جان او اميدي بتوا لا ترسيتو لا گەورەییت لە خۆشەویستی تو هەستایە خی گەورە دەفەرمێدا ئەنگۆ شاید بن ومێدی پێ دەبەخشم خۆشەویستی خۆمی پێ دەبەخشم وەلەی خۆش دەبم مامۆستا باسی کرد ئەوەی کە باسی کرد جەنابەت باس کرد پێکەنینی خی گەورە لێرە معنای بەڕازی بوونە لێی ڕازیە پێکەین لە کەلایەک بەخۆی بێت
حتما خی گەورە لە گەورەی خۆی صفاتی خی پەروەردگار و ئینسانی نییە بتأكيد. أكيد پیغمبر اللهم صل على محمد بحث مروف بتقوى كت حتى القرآن وبيرزا سيماهم في وجوههم من أثر السجود هكا ترزاني مثلا كابرا كي نورانية يبتقوى هم سبحان الله دبين جدير و دبيجي أو كابرا كي بتقوى يديارة منا مروف توصى ديارة مروف زان تبع مروف كي بتقوى إيش خد ترسه ما سر وشوفتي ديارة ام چوا بزانین کابرا که یه سحره یه زندیقه ام خوش دیر بخین سر و چاوتوی شکلیویش آخناوی دیار بد و نه ما مستان كنتسول ما وصل شبان إنسان إيماندار لسيماه في وجوههم لدمساوي ديارة زوربي كانت ساحيج لدمساوي ديارة يعرف المجرمون بسيماهم خايقرا فرمي فلا عرفتهم بسيماهم ولا تعرفنهم في لحن القول خاي پەروەردگار فرمێت مجرم و زاڵمەکان لە دموچاویان دیارە خايقرا غەزەب لە مونچاویان دانێ نوری خی پەروەردگاری تێدا نامێنێ ئینسانەشی عبوز دەمونچاو ناشرین يعني كريت وقت الدافع الدجنية قبيح يا رب درت پێ خۆش ناوێ کە ئیبینی ئەوە یەک لە مواسەفاتەکانە کە ئینسان ئەڕواتەکنی دڵی پێ خۆش ناوێ باسی خوان لەگەڵ ناکات کە ڕۆیە لای مواسەفاتی ساحیر ئەوەی کە ئەساسە یەکەم پرسیاری کە ڕۆیە لای هەندێک جار ئوموری غەیبی خۆت پێرێ کاکشبان ئەتوو خزمێکت هەیە ناوی فلانە لە تاریخی فلان سەحری لە تو کردێ لە 2014 وای کرد کۆمەڵێک ئومور ئەرێ کە لە ژیانی تودا ڕەنگە ڕووی دابیت بێتەرێ لە 2010 دامی سیارەت کرد ئەتوانێ وەیە لۆ ئەو معلوماتانە دەدات لۆی تەسمیری درۆیەکانی بی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم معلوماتی لە جنی وەرەگرن كذب المنجمون ولو صدق ئەفەرمێ معلوماتی لە جنی وەرەگری ئەگەر یەک قسەی ڕاستبی سەتی درۆ لەگەرەکە لۆی بەڕاستەکەی بڕوا بە درۆیەکانیشی بکەی سەدەقەکە وهو کەذوب ئەگەر ڕاستیش بکە قسەکانی کەی باقی والعیاذ بالله هەمووی درۆیە تبرير كبحث النوفي كيرو كنوفي دايكا خو كنوفي بابا خو كان زان تل كيريزي وتشتخوي وتشفت خوي نوكا سردمه سوش ان شاء الله خودش ترازي بارك الله فيك نوكا سردمه سوشيال ميديا ام نوفي خود نويسين رسمت ما ديارن نوفي دايكا بعد ما قال جرا اك رسمك ديال قرد نوفي تونا ديدونت بريكا سوشيال ميديا سحر الكاسات تكرر اكريت استا اجلس رسمي اكري اجلس دنج اكري اجلس تلفوني اكري بلان وكو تجربه خم لمساله السحر باورم بوينه كالسحر كاريجري لرسم يوربري لو السحر بدو طريقه كاريجري دوسكا يان اوتي لشتيك بكري وتسميل بكريت يان لشتيك جتو بكريت لزلبان يعني بكريت بدو طريقه دبي اوشتا ملموس بي بتو بقات اما ما ديش دي ان اي هي بخويا وبي قلت علومي زبزبات ما ديش دي ان اي لزستي انسان يا هي ساتو زناب ديره بروي طب علم اتواني بيسلميني كبيج تنساتك كاكشبان ليرا دانيشيا ما دي ان اي كيا ساحل يجلس او بابتيك يعني بريكا سوشيال ميديا كاسناش السحري الاكيب كبرسمي بانا ترسي لا رسمي ناكري لا دنجي ناكري لا بيوندي تلفون او بابتان ناكري الا لرجال زلوبرغو نشتيك لمال الدابنريتو خادمك للسحري لقل دابيتو نشتك ايشي كربيتو تفاعلي كربي برشندري يعني لهلكا بدريتو لدرجه مال دري زو ذا خلك برسيار كرما مستا هلككم لمال خماريتو او هلكا نازم لشي راحتك كتماشاكي هلكا كان رنگ بوغاني بوبي يعني تلاسماتي لسر بوبي يعني رشامبيت يعني بنومال يعني دا بقطراني رش يعني بخول كرابيو بسر نعلو بيلاو كان يعني دا اكري بو شوازي يعني بماديشي لينزي زرد اكري بسر تاخمنو مكان دا اكري وكو نشانه نشانه السحر لو مالك لو السحر بدو طريقه ايشكا يان اوتي زلوبرغكت ببن برتكت ببن خوينكت ببن شتيدك ببن اوي كلا انسان يزود ابيتو يان لشتيك بكري تسميل تو بكري خواردن بي زلوبرغ بي نشته بي لهر شتيك بي كلا مالك بتاني زوزا لا لحفتان وانا لبتاني وشتي اكري كايكيوا ليكرا داوي لدرا باشا افا ايكيت نوف مالا خود نوشتيك يان جي سحرك دي تشليبكت لي بتاليكاتو بتالكردنوي السحري مرزنيه زاروي كابل السحر شبين تو يكسر لك نيتي نازاي بتاليكاتو ما وساچ نبي تو كشار زابي يعني ما وساك بيري صوتي نيزني في فشنيه السحر بالصوت يدري كابل وز ايزوزو خراب تربي ابي السحري محروق سحري محروق يك السحر زوزو خراب كان انسان وكشيتي ليك طريقه بتالكردنوي السحري زوزو اسانه تيار دروز كردنيه برداغ ايديني فاتحه وقل والله والناس فلق وآيات كرسي سيد زال سر خويني سحرك اجل لنستبو نشتكا اكي ولا ناوي داني اجا بروق بغريكان اكيو لكاتي كرنوي غريكان ومن شر النفاثات في العقد فول غريكان اكيو سحرك لنا اي قران كداني حتى يقرش دوا يقرش دي هني در كوشك بو اي سوتين ولشونك اي شاريو او كشف ري ادي دري مالو سحرك بطالبيتو اجل لجلوبر كرابو بريبو يعني زوزا كابرازل برجلي ورقن بامانه بهدي ايبا له حفله كله خطوبه ايبا كديتو قولي هندشي لي براي لا اخواري هندشي لي براي او كون اكري او لبري كاريغري او زلوبرغي السحر كلا سو زلوبرغي اكري كلين تشي عليك رايتو او شتات وقال لبري كي كاريغري لسدروستكا لسر او زلكي برغي خود بطالك بهمان شواس
جلو بەرگەکەت لەناو ئاوی قورئان دائەنەی هەتا بەیانی و بەیانی دەیەندەری کەوشک بووە یان بەکاری دینی ئاساییە یان ئەیسۆتێنی باشە شتێکی کە هەیە ماوەزە قسەی جەنابەت قسەی خۆت لەبیر ئینستاگرام زۆر جار کەسێک گومانەکە سەحر لە ماڵی هەیە یەکێک لەوانەی کە بەناو ڕاقی و بەناو معالیجە و مامۆستای لایڤی کردی تۆ کابرا بەس دوو قسەی کارەوە سەحرێکە لە ماڵت هەیە بەخۆم لۆت ببینەوە بەخۆی دەجەلەوە ئەو شعوەذێ و فێڵکردن لە خەڵکو و پارە لێستاندن و هاتن ناو ماڵی عالەمێ گومانت کرد لە ناو ماڵت سەحر هەیە لەبەر ئەتو لە دەر هیچ عیبت نییە لە ماڵی بابت هیچ عیبت نییە لە ماڵی خاڵ و مامت هیچ عیبت نییە لە ماڵی خۆت قالبت تێکەچی لە ماڵی خۆت تارماویشتی ڕەشە بینی تەقەتە خوشتی جوێلێبی منداڵ ئەرە مەشکە بینین لە ماڵی ئەو ژن و مێردە بەشەر دێن زۆر لە دەر هیچ عیبیان نییە گومانێک لە ماڵی خۆت هەبوو دەست پێکەی ماڵی خۆت ڕۆژانە سوڵەت بەقەرە خوێن بە نەنجێکی بەرز یان گوێ لێ ڕاگرن ذکرەکانی بیانیان ئۆران بە مەزبوطیەکەن و ڕۆژانە دووزار لە ماڵی بانگەدەن لە ماڵێ و هەروها لەسەر ئاویش قورئانی خوێنی هەفتەی جارێک دووزار کە لێنەکانی ئەو ماڵی بە جوانی بە ئاوی قورئانی ڕشێنی و پێویست بە هیچ کەسێک ناکات ئەوێ مامۆستا سەرمیل دەستپێکی گوت کابراک على اساس قلت ازي اجنكيش اكيد ان مدري ويد بيجت اصنعي مدري عصيبي دي بشتي اي جن ورش داري اخفنات قال اجنه هي وقت السحره كل كيتي تكرن شتي زادك ما مامۆستا ئێستا هەر قسە هەر نەخۆشە کە بیهینی بەحساب السحر و جنی هەیە هەر بەحساب يلا جن وەرە سەرزاری قسەی بکە یەکەم قسەی ئەم لە ڕێی سەحری هاتیمە ناڕۆم واش نییە خوا شاهیدەوان نییە ئەو چ بوو هەمووی هەر لە ڕێی سەحری هات وان نییە هەموو عالم سەحری لێ نەکرایە سەحر هەیە ڕاستە و زۆریشە لە هەموو شارێک هەیە بەڵام مەرج نییە هەر کەسێک کە نەخۆش بوو کاریگەر بێ بە سەحر هەندێک جار حاڵەتەکە نەفسیە هەندێک جار نەخۆشی جەستەیە هەندێک جار ئەو کەسە بە قەستی واکات ئەوە زۆرە مازانی خەڵکی بە قەست خۆی نەخۆشەکات و هەندێک جار چاو نەفەس و حەسادەتە و هەندێک جار سەحرە یعنی لە هەمویان کەمتر سەحرە بە کوردەکەی هەموو کەسێک سەحری لێ نەکرایە لایڤێک کرایتەوە ئێوە دواتە متابعەکەن مامۆستا لە تیکتۆک تەماشاکەن لایڤێک کرایتەوە کابراک دانیشتێ بە کەیفی خۆی خەڵک مای پێنێری و مای چێکاتەوە فەرموو کاکە مامۆستا ئەمن دوکانم لەبەر درێکەتیە ئەو ئەتو جنی عاشقت لە قەلبیە لا اله الا الله کاکەم دوکانم لەبەر درێکەتی جنی عاشقت سپێنی بە دوکانەوە هەیە ینی خۆ مۆزوع ناوەڵە ئەخر مامۆستا چ بکەم وەڵی زۆر لە خۆ بێزارم بڕا بکە دوونی شوێن ناو لایڤەچی بووم بەس تەماشام کرد گوتم زانم چ هەیە گوتی ئەوە من دەی بێم مارێنگۆ دوای قسانە گوتی دوای بە قسانەکەین لایڤەکە قەپات کە دوای قسانەکەی ئەو ئیتفاقەکەن لەسەر پارەی ئیتفاقەکەن لەسەر پارەی بە چەند بێتە ماڵی لۆخایەن کاتەوە تیمی بنێری تیم مامۆستا سەلیم تیم کابرا تیمی نێری تیم بە 600,000 ماڵی لۆخایەن نکاتەوە تیمەکە ئەگەر دوقار خاین دوقاربی بە 600,000 ئەگەر قاربی بە 300,000 لۆ خۆمانش بە 500,000 ئەوە هەمووی ئیستیغلالکردنە و حکومت پێویستە زۆر مۆزوعەکەی تۆم کە من زۆر جار گلەی ماکردی گوتم حکومت زاروێ تەڕ و ئیشتی پێکەوە سۆتینی بەس بەڕاستی ئەمن ئەگەر بەخۆم شتێکم بەدەستبی زۆر لەوەی تونتریەکەم بەڕاستی لێ ناگەرم کەس ئیشەکەی بکە ئیلا بەخۆم ڕێ بە کەسە چێدەم کە یەکێتی زانان و ئەو قاف و مامۆستایان بە گشتی مامۆستایانی باشی کوردستان برێن کاکە فلانە کەس پیاوێکی باشە بە ناموسە بە ئەخلاقە لێگەڕ با عیلازی بکە وكي كبراك كراك هي نحجمتيا بابي جيت قال نرمى دي الله تشيني كره من حتى ما تند بعد قال ها ئەمن برادرێک دوکانەکەی چۆل کرد ئەمن دوکانەکەم هەرگرتەوە دوکانەکەم خایۆن کردەوە تامیلات نريد زنا عشقك تدا ما دوکانەکەم خایۆن کردەوە پانکەشی هەبوو پانکەکەم لێ کردەوە لە ناو ئەوەکەی بە سەفی وەدەنووسێ لە ناوی نوشتە شتێدا بوو لا اله الا منیشی نامە دەرێ گوتم کە دوایلیتمەوە گوتم ئەوە چییە و نوشتە لە ناو ئەو پانکەی گوتی ئەوە بینە گوتی ئەوە هیچ نییە بینە گوتم نانە دە پێم برێ گوتم ئاگادار بەوە زۆر خراپە گوتی هیچ نییە وڵای هیچ نییە گوتم کاکە پێم برێ گوتی وڵایەوە دووە ڕقم دایتە یەکەشی گوتی دووە ڕقم دایتە یەکەش گوتی ئەوەی لۆ کردیمە گوتیتی بازارت دەبی گوتی بازارم نەبوو گوتی چیمەکەنی بازارم هەبێ ئەمش گوتم ڕاولۆت بەتارکەمەوە سەعرە و ئەوهای گوتی کورەخە کووە گوتی دەنا گوتی بە منی گوتی دەستکاری بە هیچ نەوەعشی ئەوەی بکەیەوە شێت دەبی بەدە شتێ دەکەوی ئەوها دەبی گوتم باش کردمەوە مامۆستا بۆ خوا بریس نووسرا بوو بازارت دەبی نابی هەردوو چاوت دەرێ برام وەرە بخینەوە دوو وەرەقە ئەوەی نووسی بوو هەرتەنها بس ئەوەندەی نووسی بوو بە دووەرەقەی بازارت دەبی نابی هەردوو چاوت دەرێ هاشی نووسی بووە مامۆستا یعنی ئیفلاسیشی کرد. استیغلالە دوکانەکە دایە هەندە دوکانم دوکانەکەم لێگرت برانەوێن دەریش شاید بوون کە دیتم یعنی شتەکە ئەرێ ئێستا لە ناو بازاری خەریکی چی شکل وڵا ئەم ئێستا لە برایەتیمە لە بەرامبەر مزگەوتی شێخ محێدینی ئیشی مۆبایلی زیاتر لەوێ خەریشین ئەرۆڵ مامۆستا یانێ بین مۆبایل لێ بکڕین لە خزمەتین مۆبایل دوکانەکە بە کاملی
لۆتو لە خزمەت بابەتی ماوە ئایپاد بەس خۆش آیپاد آیفۆن بەس ئیشی ئایفۆنی زیاتر ئای ئەندروید پشتم نە ئای پارە ئای پشتم ئای ئایپاد شتێکی نەرێتن ماوەستا باسی مەوزوعی دوکانی بکە موبایل نەبووە تا ئێستا باشەکەی برێ بەس بالەسەر ئایپادی شتێک پێ برم ئافرەتێک چوو بەلای بەنەو مامۆستا خەڵک پێرێ مامۆستای ئاینی چوو بوو گوتبووی لە مەکتەبی وەزعم زۆر خراپە گوت کچەکەن وەزعی زۆر خراپە گوتی بەقەرد و قیستیشنەوە ئایفۆن 13 لەو کڕیا ئایفۆن 13 وەزعیان خراپ گوتی ئەو کچەم هەرێ ئایفۆن 13 ئایفۆن 13 گوتی وەزعی خراپە بریان کرد مامۆستای گوتی مامۆستا گوتی ئۆ گوتی ئەو سەحر لە ئایفۆن 13 کەیا کرا گوتی کو ئەو زە چ بکەین گوتی ئەرە وەڵام مامۆستا دری بە ئایفۆن 13 هاتوون دەبی ئالۆ کڕی بەکار ناینی گوتی بزەوە لە ئایفۆن 13 کەیا کرا چ بکەین گوتی لە هەر مارەشی بخێر و خۆشی لە خۆ نابین ئەو ئایفۆن 13 چ لێ بکەین گوتی بیدەم بەخۆ عیلازش لێکەم و بە تارەکەم و ئیشینم ئایفۆن 13 دەبەریە ئێستەقلالکردنی زۆر زۆر تێدا مامۆستا شتەشکە بەداخەوە ئێستا لە بازاڕی مەسەلەی ئایفۆنی ئێستاوە سعر و شتەکەەوە هیچ لەگەر کابرا ئایفۆنیش لە پەرچینا شاشەی پۆلیش دەکەنەوە ینی بەداخەوە ئێستا لە بازاری کابرا دەسی دووسێ وەرەقەی تەرتیب کردی مۆبایلش بکڕی زوڵبی لێ دەکەن بەخۆی مۆبایل چییە مامۆستا شاشە پاتری کەڤەری ئەو سێ بابەتە دەتوو گۆڕی ئەو مۆبایلە نوێ تەمەشا دەکە شاشەی بڕک شوختی هەیە پۆلیشەشی لێ دەن ینی ئەو بابەتانە هێشتا زۆر زۆر بووە لۆ ویزەی متمانەی نەبوو بەڕاستی ئەم پەسی وی نییە کە جیاز و مۆبایلی لێ بکڕی ڕاستی ئەویش هەر تقریبان ئەوەی کە تێ کەڤەرەکەم کووە کەڤەرچی کەڤەرەشی زۆر زۆر جوانە بەس ئەوە زیاتر ئەوانە بەکاردێنەوی لە خواردنەوە ینی مەلازم تەلەفۆنیەکان ناو بەرنامی وهاگاش هێنێ ناو بەرنامە زۆر غەریبیاکردن بەخوای جواب دێ جواب بەشکەم سەمونی دەوێمان هەڕەشە و گوڕەشە بوو زۆر سەلامیشی لێ ئەگەر حەزیشی لێ پێکەوە چی نانی خۆ بەرمە لازم ناوەڵە مەلازن ئەوە ناو بەرنامەی دامە ئارە وەڵەوە ناو بەرەوە جەماعەت سەلام تا لێکەن کاکەواری داوی بنەکەم سەلامیان لێ بکە ئینشاءڵڵا گەلە سڵە بێت ئێوارە لۆ پاشیوە لەگەر خۆیان بینمەوە نەکەی نیشتی بەخوای نییە ئەمەوسە سەلی مەرێ وازای لەکرد ژنی دووەمە بەخوایان منە شتانە بری بڕ تەمەشای لای کاکە وعد بی ئێستا چاو لە 24 بکەونە لەسەرم بە قوڵانەوە تا ڕوا بکە براژن ئەوە جنەکەی ناردێ بەخۆی وا لە لایە ئاگەر تووشت نەکرد کاکە مەوەسەلی قەنامینی لەو مەوزوعە هەر با بە شەڕن نەینی خوا سەلامەتی بکە ناوەڵام هەر خۆشیە پرستیا بکەت یا ڕەبی سەربەرز بن ئیشڵڵا دل بە حشتێکی پێک بابن ئامین هەزبان هەر لە مەوزوعە سی قەنامینی ها مەسەڵەن یەکێک سوحبەت بابم هەزار ڕەحمەتی لێ بێ دەرمەردی هەموو لایەشی دەیگۆ دەبی کورە باوە دەگۆن کوژنەشیلۆم بینن خەمەشیلۆم بخۆن ئەمەش گوتمان باوە بەسەر چاو ئەمە خەمت لێ دەخۆین وەڵام مامەستا چوینە ئەوەی کردراشی بەس داشی مایە ئەمنش بام لەگە خۆم بکردمانە سوحبەت و ئەوە گوتم ئەزە بابم هەزار ڕەحمەت لێ بەژنی بڕە گچکە بوو تۆکە بوو یعنی گچکۆکە بوو ئەمەش چوین کنە و برای داشی لێ بەمش گوتم یەک دوو قسەمان کرد ئەوها قسەمان کرد بوو بابشم لەگە خۆم پێی خۆش بوو چوینە ژۆرە سەلام و عەلەیکوم وتی عەلەیکوم ئەسەلام داشی لێ ڕاستەمەش گوتم وەڵاهی ئەوە بابم تەمەشایەک دیکەن وگە خوا بکاتە قسمت عەزمان لێ خزمایەتیتان لەگە بکەین ژنەکە داشی کوڕەکەی دەرێتە وی کۆرە بم ئەو گچکۆکە هەولۆ هاقوتەیە بام دەرێتە ئەرە وەڵا بام دەرێتە وڵای دەنە هەر ئەوها میازدە مندارم هەیە یان چیش لە قوتاتیە یا ڕەبی سەلام پێکاتن یان نا وەڵا دوایە گوتی نامەوێ سوبحان الله دەماهینە سەر ساغەی دەیگۆ نامەوێ هەو کابراڵاتی بابا بە تەلەفۆنی لەگەڵ و مامۆستا یەکەشکەمان لۆ دیتەوە ئەمن برایەکەم پشتیوانی برام هەموو لێ بوون پشتیوانی برام نەخۆشە لێرە سلااو ڕێزم هەیە دوعای وەڵا مامۆستا گوتی بابە گوتی کورە کاچی من ژنەشیلۆم بین گوناحتان دەگاتێ ئێ گوتم وەڵا لۆ دەینین بەسەر چاو بەخوا حەقی شەرعی خۆتە بەسەر چاو بەس ئەتوو مشکلەکە ئەوەیە دەینە سە ساغێت و پەشیمان دەبیەوە ئەو زۆر کەسێ دەرە بین ژنی دەین وش دەفتە ڕاستێ واز بینن بابا وەڵا ئەمریش ئافرەتەکە بوو بێوەژم بوو برێن خزمی خۆمان بوو
مش تەلەفۆنەکەم لۆ کرد گوتم ئەلو گوتی کردمە خارێزی هەموو دانیشتم خزم و کەس خزمەکە هەموو لێ بوو گوتم ئەلو گوتی ئەلو سلام علیکم علیکم السلام مامۆستا سەلیم گوتم ئەوە باڕاست بینە ناو مەوزوعەکەی گوتم ئەوە بام لێرێ جێ لێیە گوتم ئیشاڵڵا لۆ پرۆسەی ژنینان و ئەوانە بام بەتەنێ توش بەتەنێ ئیشاڵڵا پێک دەین گوتی لۆ با بدبێ من لە خزمەتم گوتم ها لەگە بام قسەیکە بام دەرێچە ئەلۆ مام عازی کۆی وەڵڵا باشم سەلامەت بی سەلامەت بی مام حازی ئەو زاوە کووە ئەم بێمە تو دێی گوتی مام عازیە دەبی ئەتو بێ تو بێ داخوازیم باشە باشە داچێ داکەم بلا بلا و جماعتت بجنامه چه سرودانه برا خودم منهاش هبینی والله هم مجی من راش کرد برا و 20 جا گفت اجی زانم برا چه وقت سرودانه ما محس کرد بس با خلاص ان شاء الله خودش و همیا راضی بد خود خیر واجب البسد اف مجلسه خود حس کرد شبکاتی پیگ برین نخواد تمام بس با جربتم بحث السحر و جنون اكيد والله بلا أول لاك سحر أول لاك قصة كاني ما مصطيب أخوي تضارب يقدي ناقرته كيش إيش لا خدش هم يا رازي بس السودي هي وخلق إن شاء الله إن شاء الله إن شاء الله هين جيبوا ما دعوب كن دي بشتي بشتي نقدر بخو بيجن يلا خدي حاسك الصبح يجي دينا خدمته بدي بشتي بيجن السلام عليكم ورحمة الله وبركاته أم دي بخشني سروري بيجن عليكم ورحمة الله شباب خوش يلا ده بخو بيجن أم دي بخو بيجن مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم اسمعتم خالد بين عوض في الرجل سوي ويأتوا إذا اسكوي بما كان بيدك مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كلهم